ئەگەر پیاوی بەشداری نوێژی هەینی ناکەی باوکە ڕووچی بووە ئەگەر پیاوی بەشداری نوێژی هەینی ناکەی بزانە چۆن سزای دارایی دەدرێن و زیندانی دەکرێت بەڵێ بەڕاستمە سەردەمەکە گۆڕاوە بەخۆشی نایتە مزگەوت بە زۆر دەتانهێنێت ئەگەر پیاویشی بەشداری نوێژی هەینی ناکەی بزانە چۆن 2 ساڵ زیندانی دەکرێت ئەمە قسەی من نییە دەسەڵاتدارانی وڵاتێکی ئیسلامی وا دەڵێن بڕیارێکی وڵاتێکی ئیسلامی لەسەر نوێژی هەینی کاردانەوەی یەکجار زۆری لە میدیای جیهان دروست کردووە چونکە بە زۆر وا دەکات خەڵکی بەشداری نوێژی هەینی بکەن ئەگەر بەشداریش نەکەن سزای دارایی دەدرێن و زیندانیش دەکرێت بۆ ئەوەی مسلمانانی مالیزیا زیاتر پابەندی ئەرکە ئاینیەکان بن دەسەڵاتدارانی ویلایەتی ترنگانۆ کە لەلایەن پارتی پان مالیزی ئیسلامی بەڕێوە دەبرێت ڕۆژی دووشەمە ڕایگەیان ئەو کەسانەی بەشداری نوێژی هەینی ناکەن با بڕی 3000 ڕینگاتی مالیزی کە دەکاتە 708 دۆلار سزا دەدرێت و ئەگەر بگاتە سێهێنیش سزای زیندانی دەکرێن و وەزساکەش لە نێوان ساڵێک بۆ 2 ساڵ دەبێت اینجا سزاکە هەر ئەوەندە نییە بەڵکو و تونتر کراوە ئەمڕۆ محەممەد خەلیل عەبدوڵەهاد ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری ویلایەتی ترنگانۆ خۆشداری دا و ڕایگەیان سزاکە بۆ سێ هەینی نییە بەڵکو ئەگەر پیاوان یەک هەینیش بەبێ هۆکار نێنە مزگەوت سزای دارایی دەدرێت اینجا ڕۆژنامەی بێریتە هەریانی مالیزی دەدوانێکی ئەم کاک محەممەدەی داناوە کە گوتوویەتی ئەم سزایە بۆ ئەوە دانراوە مسلمانان گوێڕاڵ بکرێت چونکە نوێژی هەینی تەنها هێمایەکی ئاینی نییە بەڵکو دەبێت ئەرکە ئاینیەکانیشی ئەنجام بدرێت وڵاتی مالیزیا خاوەنی سیستەمێکی یاسایی دوانەیە کە لە یاسای مەدەنی و یاسای شەڕعی پێکدرێت اینجا ڕۆژنامەی نیوستری تایمزی مالیزی ئەو ڕێکارانەی بڵاو کردووە نووسیوەتی بڕیارەکە ڕاستە و خۆ دەکەوێتە بواری جێبەجێکردن چونکە ویلایەتەکان دەسڵاتیان هەیە کە یاسای شەڕعی تایبەت بە خۆیان بۆ موسڵمانان دەربکەن لە بوارەکانی وەکو کاروباری خێزانی و هەندێک تاوانی دیاریکراودا ئەم یاسای ترنگانۆش لە چوارچەوەی ئەو دەسەڵاتەدا جێمەزر دەکرێت ڕۆژنامەی ماڵی مەیلی مالیزی نووسیوێتی جگە لە ڕاگەیاندرا و هۆشداری حکوومەتی خۆجەی ئەو هەرێمە لافیتەی گەورە لەسەر مزگەوت و شوێنە گشتیەکان نمایش دەکات تا موسڵمانان ئاگاداری بڕیارەکە بن ئەم بڕیارەی هەرێمی ترنگانۆ کاردانەوەی زۆری لەسەر ئاستی مالیزیا و وڵاتانی ئیسلامی و جیهان دروست کردووە بەشێکیان دەڵێن ئەمە دەسوەردانە لە ژیانی تایبەتی کەسی و بەشێکیشیان دەڵێن هەرێمەکە مافی خۆیەتی چۆن یاسادا دەنێت و چ ڕێکارێک دەگرێتەوە اینجا تۆ لە کۆمنت پێم بڵێ تۆ لەگەڵ کامیانی وە کامیان لەسەر حەقە